کەرتی کوشت و کاڵ چی پێویستە؟ زەویەکی باش، سەرچاوەی ئاو، بنەتۆ و یاخود ئامێر و پێداویستی، پلانێک و ئەزمون، ئەو پێشکەوتن و تەکنەلۆژیانی کە ئێستا بۆ کەرتی کوشت و کاڵ بەکاردێنێ لە هەمووشی گرنگتر پلانێکی استراتیژی بۆ بازار و ساختکردنەوەی بەرهەمە کوشت و کاڵیەکان. دەمەوێت بەبیر ئێوە و خۆشم بێنمەوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا حکومەتی هەرێمی کوردستان چۆن پاڵپشتی کەرتی کوشت و کاڵی کردووە، چۆن توانیوێتی کەرتی کوشت و کاڵ بباتە قۆناغێکی نوێوە، چونکە خوای گەورە خاکێکی بەپیتی پێداوین کە کەم بەرهەمی کوشت و کاڵی هەیە لەگەڵ ئەم خاکە بەپیتەدا خۆی نەگونجێنە، چیتر پێویست ناکە لە ژێر زەویدا بە دوای زێڕی ڕەشدا بگەڕین، چونکە سەر زەوی هەرێمی کوردستان پڕە لە زێڕ و بەرهەمی کوشت و کاڵی، پایتەخت و بەهەشتی بەرهەمە کوشت و کاڵیەکانە هەرێمی کوردستان. هەر ئەمە ژوای کردووە ساڵانە چەندین پێشانگا و کۆنفرانس و دیداری گرنگ سەبارەت بە کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. کوشت و کاڵ ژیانە. کاتێک پاڵپشتەکانی حکومەت هەبێت بێگومان داهێنانی ژەبێت بە تایبەتی لە نێو گەنجاندا، لەویش گرنگتر کەرتی تایبەتە. مەبەستی منە لەم بەرنامەیەدا بزانم ئەو داهێنانە نوێیانە چییە کە بۆ کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا ئەنجام درا. لەم بەرنامەیەدا کۆمەڵە بیرۆکەی نوێ، کۆمەڵە گەنجی بەتوانە بیرۆکەکانی خۆیان بۆ خزمەتکردنی کەرتی کوشت و کاڵ دەخەنە ڕوو. بە سوودوەرگرتن لەو تەکنەلۆژیانەی کە ئێستا بۆ بەرەو پێشبردننی کەرتی کوشت و کاڵ بەکاردەهێنرێت، ئێستا لە هەرێمی کوردستانیش وەک ئەزمونێکی نوێ تاقی دەکرێتەوە. لەگەڵ ئەمەش چەندین داهێنانی نوێ لەلایەن گەنجانەوە بە شێوەیەکی بەرفراوان کاری لەسەر دەکرێت. بێگومان بەرەو پێشبردننی کەرتی کوشت و کاڵ هاوشان لەگەڵ ئەو تەکنەلۆژیای کە ئێستا سەردەمیانە بەکاردێنن پێویستی بە کۆمەڵی ئامێر هەیە، پێویستی بە کۆمەڵی پێداویستی تریژێ. هەرێمی کوردستانیش لە ڕێگای کۆمپانیا ناوخۆیەکان هاوشان کۆمەڵی ئامێرە درۆنە هێناویانە، یەکێک لەوانە کە دەبینین درۆنێکە چۆن دەڵی کاری کوشت و کاڵی پێدەکرێنجا بۆ بنەتەوە بۆ چۆن دەڵی بۆ دەرمانی نەخۆشی ئەوانێ. زانیاری زیاتر لە بەڕێستان وەردەگرم ئەگەر باسی ئەم درۆنم بۆ بکەی چ کارێکی چی ئیشێک دەکات. ئەم درۆنانە تەکنۆلۆژیایەکی تازە ئێمە هێنامانەتە کوردستانەوە بۆ فەلاح و شەویستانی لای خۆمان کاریان بۆکەین ئێمە هەمووکو کری هەمووکو فرۆشتن. ئەم درۆنانە ئیشی زۆر ئاسانکاری ئەەکەن بۆ جوتیارەکانمان، هەم وەکو دەرمانکردن و مکافەحا توانین بەکاری بێنی، سوودی لێ بینی، هەروەکو ڕۆشنی سەمادی سائیل ئەتوانین بەکاری بێنی، هەمە توانین تۆی پێ بکەین. باشە ئەگەر باسی درۆنەکەم بۆ بکەی لە چی پێگاتوە، چۆن ئیش دەکات، ئەوە چەند لیتر دەگرێت ئەمانە؟ ئەم درۆنانە لە 4 پەروانە پێگاتووە، 4 ماتۆر پێگاتووە، 50 لیترن درۆنەکانمان، 50 لیتر ئاو ئەگرێت، شل نزیکی 76 لیتر تۆ و سەما دەگرێت. توانە و کۆنتڕۆلکردن و شتێکیان بەژێر دەستی خۆتە لە ڕیمۆتەکەوەیە؟ بەڵێ بە پێی خواستی ئەو کەسێک کە ئێوێ کە تۆ دەرمانی بۆ بڕژێنی. باشە بەپی و ئەزمموی ئێوە هەتانە ئێستا جوتیاران زیاتر بۆ چ لایەنێکی بابەتی کوشت و کاڵی سوودیان لەم درۆنانە بینیەوە؟ زیاتر جوتیاران بۆ بابەتی مکافە و پاراستنی ڕۆگەکان زۆردا بەکاریێنن بۆ کۆنتڕۆلکردنی حەشەری، بۆ کۆنتڕۆلکردنی نەخۆشە فتریەکان، بۆ ڕوبەری فراوان زۆرجار جوتیار بۆ ڕوبەری فراوان بەکاریێنێت. باشە لە ڕووی جیاوازی جاران مەسەلەن بە دەست و بە تراکتۆر وەم ئامێرانە ئیش دەکرا، ئێستا بەم درۆنەوە چه جیاوازیەکی هەیە لە نێوانیانە، مەسەن لە ڕووی تێچۆ، لە ڕووی کولفەوە، لە ڕووی کاتەوە؟ ئەم درۆنانە کاراسانی زۆر باشیان بۆ جوتیاران کردو، هەم لە ڕووی تێچووە تێچووی کەمترە، هەم لە ڕووی خێراییەوە کاتی زیاتری بۆ گەڕێنێتەوە، هەم لە ڕووی سەحیوە جوتیار ناچێت بەلای دەرمانە، دەرمان نایە بە دەموچاویان تووشی نەخۆشی لەو ڕۆوە، لە ڕوویەکی تریشەوە لە ڕووی خێراییەوە، خێراییەکە زۆر زیاترە، هەواییە و ئەرزین کێشەی شوێنی نی، مەسەڵەن شوێنە سەخت بێ، شوێنێکی
تەختایی بێ کێشەی شوێنی نیە هەر شوێنێک بێت تۆ توانی دەرمانی پێ بە پێی و ڕیمۆتە چۆن دەڵی کۆنتترۆل و زەویەکە دیاری دەکەن و ئەویش کاری خۆی دەکات بەڵێ لە ڕێگەی ئەو ریمۆت کۆنتترۆلەوە تۆ زەویەکە دیاریەکەی بە سێ شێوە تۆ توانی زەویەکەی بۆ دیاری بکەی بۆی مەسە بکەیت ئەویشان لە ڕێگەی درۆنەکە خۆیەوە توانی ئەو شوێنە ڕوپێوی بکەیت یاخۆ دەتوانی لە ڕێگەی GPS-ەوە سوود لە GPS وەربگری ڕوپێوی بکەیت لە هەر لەو ریمۆت کۆنتترۆلەوە ڕوبەری زەویەکە و پێڵە کە ڕوبەری ئەو زەوێ ئەوەنەیە چەند هێکتارە چەند دۆنمە و ڕوپێش ئەڵەیە کە ئەم زەوێ پێویستی بە چەنە دەڕشنی دەرمان هەیە هەموو شتێکی پێڵێ ئەنی ئەوەندە پێشکەوتۆ پێش تاڵی ئەم زەویە چەندی پێویستە چی پێویستە بەڵێ خۆی هەموو شتێکی پێڵێ بۆ دیاریەکە باشە لە ڕووی پاتری و بەرگەگرتنەوە ینی لە کاتی خۆی ئەمە بەرگەی چەنەگرێ پاتریەکەی باتری ئەمانەیان بە فولەوە بە فول لۆدەوە نزیکی دەخولەک توانای فڕێنی هەیە بە چارجەرێکی لەگەڵە ئەم چارجەرێکی بینین لێرە ئەمانە بەڵێ بەڵێ لەگەڵ مۆلیدەیەکی تایبەتی خۆی بە ماوەی هەشت خولەک پڕەبێتەوە هەر کاتێکەکە ئێمەیشی پێکەین دوو باتری زیاوان پێەیە تا ئەم دەرمانەکە تەواوەکە باتری حازرمان هەیە ئەخێنە سەر و بەکاری دێن ئەم دووبارە باتریەکانمان گۆڕی ئەمە ڕات و باتری تازەیەکەین مەسەر هەر باتریەک بەشی 100 لیتر دەرمان ڕشتنە شێوازی بەکارێنانەکەی چۆنە ئێوە چۆنڵی بەکرێ دەیدەن بە جوتیاران یا مەسەلەن دەیفرۆشن پێی چۆنە ئێمە هەم ئەیشی فرۆشین هەم کاریش بە جوتیارانەکەی هەر دووبارەکەیمان هەیە مەسەن ئەگەر جوتیاران لە هەر ناوچەیەکی کوردستانەوە بێ ئەوە دەتوانن مەسەن و کاری بۆ بکەن تیمەکانتان چێتەوێ بەڵێ ئێمە ستافی خۆمانمانە ستافی تایبەتمانەیە ئێمە هەر جوتیارێک پێویستی پێ بێ لە خزمەتیانانە و هەر کاتێک پێویستیان بوو کاریان بوو بێگومان گەنجەکانیشمان لە داهێنان بۆ کەرتی کوشت و کاڵ بۆ ئەوەی کە لە ڕێگای تەکنەلۆژیاوە سوود یاخود برەوە بە کەرتی کوشت و کاڵ بدرێت بەردەوام بن یەکێک لەو گەنجانەوە دەبینین داهێنانێکی کردو دەمێ بزانم لە زاری خۆتەوە چیت کردووە ئەمەی تۆ چ سوودێکیە بۆ کەرتی کوشت و کاڵ خۆشحاڵم سوپاس بۆم دەرفەتە پرۆژێکمانەیە بەناوی گەشتەوزەوە بەزە و زەنیۆگوەکانەکە ئەو هەوا خۆر لاسێکیا پرۆژەمانەیە لە نەویاندا ئێمە هەوامان هەڵبژاتەوە کە تۆرباینە و لە ڕێگەی جوڵەوزەی هەواوە کارەبامان دەسەکەوێت لە ستانداردی جیهانیە تۆرباین لە هەموو دۆخێکی خۆیان کاتی هەوا هەبێ کارەکە بەڵام کە هەوا نەما هەوەستێت و وزە دابین ناکا بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان بەڵام ئەم تۆرباینی ئەمە کە براندێکی کوردیە ئەمانە بێت یەکەمی براندی کوردی کە بەبێ هەواش کار بکە بێ هەواش کارەکە چیتان بۆ بەکارێناوە گەرەمە چۆنڵی سڕی مهنەکە نەبێت هەرچۆنێ باسی کەم نابێتە سەری منە چکە ئەم مادەم داهێنانە کەمێک لەسەر منتیقی خەڵک قورسە باشە بڵێ ئەمە چۆن بەبێ هەوا کارەکە سیستەمێکی فیزیکیە بۆمان بەرهەمێناوە کە وسێکی سەربەخۆمان بۆ دابین کردووە خودکارە توش بە تۆرباینەکە نابەستێت کاتێک کە هەواکە نەما ئۆتۆماتیکی دەکەوێتە کار و تاو بە پەڕەکانیەوە ئەنێ و بەردەوامە بێ لە سۆران و دابینکردنی وزەی کارەبا تا ئێستا شتیوانە کراوە لە ناو خۆ لە دەرەوە لە دەرەوە تا ئێستا نەکراوە ئەوەی ریسێرچمان بۆ کرد شتێکی نوێ و خۆشحاڵانە بێ براندێک کە کورد بە جیانە ناسێت بۆ کەرتی کوشت و کاڵەمە چ سوودێکی باش ئەمە خۆشحاڵانە لێرە پرۆژێکیشمانێت بەناوی بێتی پلاستیکی زیرەک کە لێرە پرۆژەکە مێتۆزە مداخەڵێکم کێشەی چارەسەری کێشەی تۆزێ لە سەوزاواتمان دروست چارەسەر کردووە لە هاوینە ئەوەی کە ئیسە هەیە یان نییە کانتە دروست نیە ئێمە بێزگوی کە ئەمانە چارەسەریکەین بە تەندروستێکی باشەوەی خینە تەندروست لە چ ڕوویەکەوە کە نەمی عادەتەن بەڵێ گەرمی هاوین واکە کە نەمێنێ خەڵکێکی زۆر زەخت دروستە کاکە ئەو بەربوومە بەرهەم بێت لەو گەرمایە بەڵام سێرەکەی تەندروست دەرناچێت بۆ زەختە ئێمە هاتوین خودی گەوهری کێشەکەمان دۆزیوەتەوە ئەم بەڵێ بەڵێ ئەم بیتە پلاستیکە زیرەکە لە ڕێگەی ڕۆبۆرتات و جیازەوە بەڕێوا برێت باشە ڕوبەرێکی زۆ زۆر گەورەی هەیە یەکێکە لە پرۆژە چۆ منە ڕۆبەر فراوانەکانی جیهان کە 150 بۆ 200 متر درێژە بە 20 مەتریپانی ئەمە زۆر شتێکی تایبەتانی پلاستیکی زیرەک بە ڕۆبۆت کارەکات چیەکە چۆن دەڵێ خۆی سەوزەکە دەچێنێ لی دەکاتەوە هەموو ئەمانە دەکات یا بەس کاری چاندنا کۆنتترۆلی ئەو کێشە و نەخۆشیانی کە تووشە بێت لە ڕێگەی حەشەرەکانەوە نایهێڵێ زوو پێێزانێ حاسەیە وەڕوا سیستەمێکی هەیە سربەخۆیانە ئاوی بەروومەکانەدا و دەرمانی ئەکات و ئەمە دوواکە کە لە کۆتایی شا خەڵک زۆر ئەو وێنەیە ئەڵێ حکومە دەستی کار ناڵێ بە عکسەوە هەری کارێکی زۆر دابینەکە ئەنی بۆ ڕووبەرە گەورە دوای چۆن ئەیچنیتەوە حتما هەری کارێکی زۆر بۆ
هاوڵاتیان و بۆ گەنجان دابێت ینی حسابی هۆشتان کردووە لەگەڵ ئەم پێشکەوتنی سەردەمیانەوە هەلی کار زیاتر بێت هەلی کاری زیاتر دەبێت من بۆ دەمێت سەرچاوی ئەفۆ سەرچاوی وزەکەشی ئەم تۆرباینە وزەی پاکە باش سەبارەت بەم تۆرباین ئێستا تۆرباینێکی لەو شێوەیە کە لە پشتی ئەمەوەی بەم جۆرێ توانای بەرهێنانی کارەبای چەندە ئێستا تۆ تەولیدی ئەم تۆرباینە حالیان 20 ئەمپێرەدا 20 ئەمپێر 20 ئەمپێرەدا لە ڕۆژدا 20دا 24 ساعتی چکە ئەوە نییە تۆ لە شەوا تشکی خۆرد نییە ئەمە 24 ساعتی 24 ساعتی بەڵێ 20 ئەمپێرە دات بەڵێ بە دروستکردنی دوو سیستەمی جیاواز کە سیستەمی هایدرۆپۆنیک و ئەکواپۆنیکە کە تیا لە سایەنەوەی ئەو ئەگەڕێنێتەوە بۆ فارمەر و فرش فارمەرەکان یاخود ئەو ماڵانەیە کە خوازیارن سەوزۆمیوە لەناو ماڵەکەی خۆیانە بەرهەم بهێنن یاخود ئەو ڕێستۆرانتانەی کە ماسیە برژێن و کێشەی هەر سەرەکیان گۆڕینی ئاوی ماسیەکانە بۆ بۆنێکی زۆر ناخۆشە بەردەم ڕێستۆرانتەکان یاخود لەسەر جادەکان بڵاو ئەکەنەوە بە ڕشنی ئاوی ماسیەکان ئەم سیستەمانە پشت و کاڵکردن بە بێخەک سیستەمی هایدرۆپۆنیک جیاوازە لە ئەکواپۆنیک هەردووکیان وەکوتم پشت و کاڵکردنە بە بێخەک بەڵام لە هایدرۆپۆنیکە لە جیاتی ئەوەی کە ماسی بەکاربێنی کۆمەڵێک نیوترێنت بەکارێنی ئەو نیوترێنتانە هەڵەسن بە گەشەکردنی سەوزۆمیۆکان بە شێوازێکی زۆر جیاواز وە تۆڵ سەوزۆمیۆکانمان سروشتی و ئەندامین و سیستەمی ئەکواپۆنیک لە جیاتیەوەی نیوترێنت بەکاربێنی ئەتوانین ماسی بەکاربێنین بۆ بەخێوکردنی سەوزۆمیۆکان لە بەرامبەرە سەوزۆمیۆکان هەڵەستنەوە بە پاکردنەوەی ئاوی ماسیەکان ئەو کەسانی کە ماسی بەخێوەکەن چێک ماسی زیینە بێ یاخود ماسی کارە بێ یان هەر جۆرە زیندەوەرێکی تری دەریایی بێ پێویست دەکات لە هەفتەیەکە 2 بۆ 3 جار ئاوی حەوزەکان گۆڕن بەڵام لەم سیستەمەیە لە بەروێ ڕۆکەکان وەکو فیلتەرێشنێکی شەکەن پێویستە بە گۆڕینی ئاوی حەوزەکان ئابێت زەمینەسازی و پاڵپشتی بۆ کەرتی تایبەت و جێبەجێکردنی پلانەکانی کەرتی کوشت و کاڵ وای کردووە ئێستا کارگەی ناوخۆیی لە بواری کەرتی کوشت و کاڵ بە شێوەیەکی سەردەمیانە و گەورە لە هەرێمی کوردستان ژمارەیان زیاتر ببێت و هەر ئەمە ژوای کردووە ئێستا چەندین کارگەی جیاواز لە بواری کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان دابمەزرێت. بێگومان کۆمپانیا ناوخۆیەکان لە بواری کوشت و کاڵە گەشە سندێکی باشی بەخۆی بوون ئەمە نمونەیەکی زیندووە بەرهەم یەکێک لە کۆمپانیا ناوخۆیەکانە کە دەبێتە هاوکارێک یاری دەدەرێک ڕێنیشاندەرێکی جوتیارانی هەرێمی کوردستان یاخود ئەو کەسانی کە دەیانێت پرۆژەکان بکەن لەگەڵ کاک شارۆ گفتوگۆی زیاتر دەکەم چی وای لە کۆمپانیایەکی ناوخۆیی کردووە لە بواری کوشت و کاڵە و بەرهێنان بکە گەشە سندوو بکە و داهێنانیش بکات. خۆی ئەگەر بەوردی دیقەت بدەین لە دوای سەرهەڵدانی ئەزمەی کۆڕۆنا بابەتی خۆراک و بەتایبەتیش کشت و کاڵ بوو بە بابەتێکی سەرەکی لە سیاسەتی هەموو دەوڵەتانی دنیا لە ناویشیاندا حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە فۆکسێکی تەواوی خستە سەر کەرتی کشت و کاڵ کە دەبینین ئێستا لەگەڵ چەند ساڵی ڕابردوو قۆناغی گەشەکردنی کەرتی کشت و کاڵی و سامانی ئاژەڵی بە هەموو سێکتەرەکانیەوە کشت و کاڵ بەگشتی هەنگاوی زۆر خێرایینا یعنی بازدانی زۆر خێرا دەبینین داتا و ڕقەمەکان بەخصوص لای ئێمە باشتر دەزانین و چاومان لەسەرەتی کە بازدانەکە بازدانێکی گەورەیە و زۆر جێی ئومێدە و بە دڵنیاییشەوە ینی کوردستان خاک و ئاو و هەوای کوردستان کە ئەو ژینگەی بۆ بڕخسایە لە پێشتر ئێستا ئێمە لە قۆناغێکی تر بوون و خۆشبەختانە درەنگ نییە و کاتێکی گونجاوە کە دەستمان پێکردووە جێگای ئومێدێکی زۆرە کە ئێمە لە قۆناغێکی نزیکدا نەک قۆناغی خود بژێوی دەگەینە قۆناغی هەناردەکاری بەروبوومە کشت و کاڵەکان هەیە کە کراوە حکومەت ئێستا ڕێگاکەی کردوتەوە پاڵپشتەکانی دیارە جێدەستی دیارە بەدەر لە ڕێگاکردنەوەکان هەر ئەو پرۆژە استراتیژیانەی لە کوردستان کراوە هاندان بوون بۆی کە جوتیاران و خەڵکی تریش بێن و بەرهێنان بکەن لەو بوارە و ئێمە بەخصوص دیقەتمان لەسەر ئەوەیە کە بە خەڵک بڵێن بەوە بەرهێنەر بڵێن کشت و کاڵ کەرتێکی قازانجبەخشی زۆر ستراتیژیە و خۆشبەختانە خەڵک تێگەیشتوە ئێستا بەدەر لەوە بەرهێنەری ناوخۆی بیانیەکانی شتاویان لەسەر ئاو خاکی کوردستانە کە یعنی گەوهرێکە بۆ بەرهێنان لە بواری خۆراک و سەبەتەیەکی خۆراکی داهاتووی وڵاتانی ناوچەکەشە بە ئومێدی خوا چونکە خاکی ئێمە ماندوونیە خاکێکی زیێڕینمان هەیە دەرفەت و وەکو بڵێ مەجای باش گونجاوە بۆی خەڵک بێەوە بەرهێنان لە بواری کشت و کاڵ و سامانی ئاژەڵی بکە نمونەی پرۆژەکانیش کە کراون لەو سەردەمە تازەیە
لە پرۆژە پێشکەوتوەکانی دنیا هیچیان کەمتر نییە بەڵکو لە پێشتریشت. پەینێکی سروشتی لە جیاتی پەینێکی کیمیایی دەمێت کاک شاڕوخ خۆت بۆمان باسکەی و کرمیشی تێە ئەمە چییە؟ ئەمەی دەیبینن ئێستا لە دنیاە کێشەیەکمان هەیە بەکارهێنانی پەینە کیمیاییەکان بووە بە کاریسەیەکی زۆر لە دروستکردنی کێشەی ژینگەی و تەندروستی بۆ ئەو کەسانەی کە بەرهەمە کشتتوکاڵەکان دەخۆن. لە هەرێمی کوردستان ئێمە ئەو پرۆژەیە وەکو بیرۆکە لە دەرەوە هاور دەکراوە تەمان لە دنیاە لە وڵات پێشکەوتەکان زۆر پایینی لەسەر دەکرێت ئەتیمادی لەسەر دەکرێت لە ڕێگای ئەو کرمە خاکیەوە کە جۆری زۆرە بەڵام ئەوەی ئێمە ڕێدوێ غلەریان ئایزین یا فوتیتای پێ دەڵم کە لە ئەسڵ لە ئەمریکاوە هاتۆ پەرەی پێدراوە لە کالیفۆرنیاوە ئەمەمان هێناوەتە کوردستان لە داهاتوویەکی نزیکدا ئینشاڵڵا لەسەر مستەوایەکی زۆر گەورە بەرهەمێنانێکی زۆر باش دەکەین کە جێگای دڵخۆشی و ئومێدە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەم بۆ جوتیاران و وەبەرهێنەران کە بتوانین ئێمە بێنیاز ببین لە بەکارهێنانی پەینە کیمیاییەکان و بەدیلێکی سروشتی بدۆزینەوە بۆی کە بتوانین کشتتوکاڵ لەسەر ڕێڕەوە سروشتێکە خۆی بهێڵینەوە بەرهەمێکی تاوا سروشتی بەرهەم بهێنین لە هەمان کاتدا پێویستێکی کەمترمان بە قڕکە کیمیاییەکان دەبێت و لەوەش گرنگتر ئەوەیە کە پاشماوەی پرۆژە ئاژەڵیەکان و باخ و کشتتوکاڵ و پاشماوەی ئەلوەکان لە برەوەی بە خەسار بچێت یا بچێتە ناو ڕووبارەکانەوە مەسەڵەن یا بچێتە ناو خاکەوە بە تەرکیبەیەکی ناسروشتی ئەمە تەواو ئەگەڕێتەوە بۆ سەر حاڵەتە سروشتیەکەی خۆی و تەواوی پێداویستی و خۆراکەکانی ڕوەک دابین دەکات و کۆمەڵێک هۆرمۆن و ئەنزیمیشی تێدایە کە لە ڕووی پیشەسازیەوە دروست ناکرێن ئەسڵ بۆیە دەکرێت بڵین کاریگەری لە پەینە کیمیاییەکان بەهێزترە بۆ بێتەوەی کە یەکەم جار بێ لە هەرێمی کوردستان و عێراق شتێکی وا ئەمە یەکەم پرۆژەیە لە هەرێمی کوردستان دەکرێت خۆشبەختانە و ئینشاڵڵا بە شێوازێکی زۆر زانستی و سەرکەوتوانە کردومانەوە نمونونەکانی کە ناوخۆیش هەموو ناوخۆیە هەموو ئیشەکان ناوخۆیە فقط نمونەی بابەتەکە لە دەرەوە هێنراوە لێرە پەرەی پێدراوە ئێستا ئێمە لە قۆناغی کارکردنیان کە بۆی بگەینە بەرهەم و ئینشاڵڵا بەرهەمێکی جوان پێشکەشی خاک و کشتتوکاڵ و ژینگەی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان. هەڵساین بە جێبەجێکردنی پرۆژەی بەرهەمێنانی میوەی هەنجیر لە کوردستان کە میوەی هەنجیر میوەیەکی زۆر گرنگە بەڵام هەستمان کرد بەوەی کە هەنجیر تووشی کۆمەڵە کێشاوێ بۆ نمونە زۆرینەی هەنجیرەکەمان لەبەروی لە یەک کاتاپێکا خەسارە بێت و کەمترین ماوە میوەی هەنجیرمانەیە و هەنجیر میوەیەکی گرنگە لە کوردستان بۆ ئەمە هەڵساین بە بەرهەمێنانی میوەی هەنجیر لە ناو خانووی پلاسیکیە لەگەڵ پیاوێکی بەڕێز کاک حاجی کەریمی چنگیان لە کێڵگەکەی ئەوە چەند بەیتێکی پلاسیکیمان هەیە شەڵی هەنجیرەکانمان وەرگرت کە بە خۆشحاڵیەوە ئەم شەڵانە شەڵی هەنجیری ناوخۆین سنفەکەی دیارە سنفی وەزیریە سنفێکی معروفی ناوخۆیی کوردستانە ئەم شەڵانە کە وەرمانگرت لە ناو بەیتەکانە وا پەروەردەمان کرد بە تەریقەیەک پێڵەن تەریقەی کۆردۆنی کە بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم تازەترین ڕێگای بەرهەمێنانە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم پرۆژەی ئێمە یان نییە یان هەبێت زۆر دەگمەنە ئێمە ماوەی 3 ساڵان پرۆژەیە لە کارایە سوپاس بۆخوا بەرهەمی هەنجیرمان بەردەوامە توانیمانە هەنجیر بەرهەم بێنین لە کوردستان و تەسەورەکەم تا کۆتایی ساڵ یعنی تا کۆتایی مانگی 12 تا بیدایەتی مانگی یەکیش بتوانین هەنجیر لێ بکەینەوە و پێ بگات هەنجیرەکەمان. ئێستا فەرقی زۆر کردو ئێستا لەگەڵ جاران شتی پێشکەوتوو هەیە شتی باشەیە وەسایل و تەرەکتۆری باشەیە فەرقی زۆر کردو لەگەڵ جاران ئەرز و ئاسمانی فەرقا ئەگەر بێت حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر شتگیری جوتیاران بکە تەمان فەرقی زۆر دەکات چۆن بەزێ ساش فەرقی زۆر کردو لەگەڵ جارانەوە تا لە پیرەمەگرون سایلۆمانێ لە پشتی پیرەمەگرون لە هەولێر هەیە ئارەوەڵ ئێستا تایبەتی لە پیرەمەگرونی سیفادەی زۆر باشمان لێ کردووە ئەم سایلۆی گەورەمانێ ئەوەی قەرستانمان هەیە هەر وەڵای بێویژدانی بڵێ فەرقی نەکردو چۆن ئێستا ئینسانەی فەرقی نەکرد بە گوناحە چۆن وەک جارانە کابرا ساڵان 6 فەردەگەنمی هەبا لێ خەسار دەبوو ئێستا فەرقی زۆر کردووە. بەهۆی بەرفراوانبوونی کارتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا و پاڵپشتی تەواوی جوتیاران و بەرهەمی ناوخۆیی ساڵانە چەندین پێشانگای نێودەوڵەتی تایبەت بە کارتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان دەکرێتەوە پێشانگای نێودەوڵەتی سلەیمانی بەنمونە وەردەگرین بزانین کاریگەری ئەم جۆرە پێشانگایانە چییە بۆ بەرەو پێشبردننی کارتی کوشتتوکاڵ.
هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا لە کەرتی کشت و کاڵ ڕووی داوە بەڕاستی هەنگاوی گەورەنراوە پرۆژەی گەورەی استراتیژی کراوە هەموو ئەمانە پاڵی پێوەناین کە ئێمە جارێکی تر بیل لەوە بکەینەوە کە پێشانگایەکی کشت و کاڵی بکەینەوە بۆ نمایشکردنی ئەو گۆڕانکاریانە کە ڕووی داوە لە کوردستان و هەروەها بە حکمیەوەی ئێرە پێشانگایەکی نەودەوڵەتیە جگە لە کوردستان و شارەکانی ناوەڕاست و خوار و عێراق بە خۆشحالی وڵاتانی دراوسێش بە شێوەیەکی باش بەشداریان کردو نا پێشانگاکەن. بێگومان لە دەریشەوە کۆمپانیای بیانیات و لە ناوخۆ ئەم جۆرە پێشانگەیانە بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ چه گرنگێکی هەیە؟ زۆر گرنگە چۆن ئێمە بتوانین زمینەیەک بڕەخسێنین بۆ هەموو ئەو کۆمپانیا و کارگە و پرۆژانەی کە بەرهەمیان هەیە بە خۆشحاڵیەوە هەندێک لە کارگەکان سنوورەکانیان تێپەڕاندووە سنووری عێراقیشان تێپەڕاندووە بەرهەمەکانیان ئەمانە پێویستی بەوەیە کە زیاتر نمایشکرێن زیاتر خۆیان بناسیێنن زیاتر هەوڵ بدەن بازار پەیدا بکەن بۆیە ئەم پێشانگایە زمینەیەکە بۆ ئەوەی کە ئەوان بتوانن لێرە خۆیان و لەگەڵ بازرگانان لەگەڵ هەموو ئەو کەسانی کە بە جۆرێک لە جۆرەکان لە کەرتی کشت و کاڵە کارەکەن بەریەکەوتنیان هەبێ بۆ ئەوەی ئەو جۆرەك پەیوەندی دروستکەن بە ئامانجی بە بازارکردن و بە ئامانجی زیاتر ناساندنی کاڵاکانیان. بەڕێستان باسیەوەتان کرد لایانی حکومیش بەشدار بووە من دەمەوێت جەنابەت پیاوێک بووی لەناو حکومەت و بە دیاریکراوی لەناو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەمەوەی 5 ساڵی ڕابردوودا حکومەت هەنگاوی باشی ناوە لە کەرتی کشت و کاڵیا بە هەموو بەشەکانیەوە ئەبێت ڕازگۆ بین هەنگاوی زۆر گەورەنراوە لە بواری کشت و کاڵە و پرۆژەی زۆر گەورەی استراتیژی بنیانراوە هەر لە زاخۆوە هەتا کفری و کەلار بە تایبەتی لە بواری سامانی ئاژەڵ لە بواری پەلەوەر هەنگاوی گەورەنراون بەڕاستی ینی لە هەموو سێکتەرەکان ئەتوانم بڵێم کەرتی کشت و کاڵ چۆتە پێش و بێگومان ئەمە زیاتر پێویستی بەکارکردن هەیە کە چۆن بتوانین ئێمە بازار بدۆزینەوە بۆ ئەم بەرهەموو کاڵایانەی کە بەشێکی زۆریان زیاد لە پێداویستی ناوخۆی خۆمان بەرهەم دەهێندێ بۆیە زۆر گرنگە ینی ئەم پێشانگا کشت و کاڵیانە دروستکردنی پەیوەندی لەگەڵ پارێزگاکانی ناوەڕاست و خوار و عێراق دروستکردنی پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەوروبەر تەنانەت لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ وڵاتانی تر ئێمە بتوانین زمینەیەک سازکەین بۆی ئەم بەرهەمانە هەناردەی ئەو شوێنە بگەین ئێستا بە خۆشحاڵیەوە دەبینین ینی لێرە و لەوێ لە هەندێک لە بوارم بۆ نمونە لە بواری پەتاتە لە بواری پەلەوەر لە بواری بەرهەمەکانی تر ئێمە ئەم بەرهەمانە هەنارداکەین بەڵام بێگومان ئەمە پێویستی بەکارکردنی زیاترەوەی بۆی کە زمینەیەکی جێگیر دروستکەین بۆ هەناردەکردنی ئەو بەرهەمانە بۆ دەرەوەی کوردستان و عێراقی. ئێستا هەمووان بەیەکەوە کەرتی حکومەت کەرتی تایبەت داهێنانی گەنجە بەتوانەکان لە بواری کەرتی کشت و کاڵ و خۆگونجاندن لەگەڵ ئەو تەکنۆلۆژیانەی بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان بە تەواوی پێداویستیەکانەوە پەیڕەو دەکرێت هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە ساڵانی داهاتوو بۆ هەرێمی کوردستان ساڵانێکی پرشنگدار دەبێت بە تایبەتی بۆ پێشکەوتن و بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستاندا.